ئێوارەی هەموو لایەک باش سڵاوتان لەبێ و بە هیوای تەندروستێکی باش و دڵێکی خۆش بۆ هەموو لایەک لەگەڵتانین بۆ گواستنەوەی تەوەرە جۆر بە جۆرەکانی ئەم ئێوارێشمان بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم بە هیوای بەسەربردنی کاتێکی بەسوود و دواتریش کاتێکی خۆش پێکەوە. تەوەری یەکەم تایبەت کراوە بە شۆڕشە گەورەکەی کۆمپیوتەر و تەکنەلۆجیا بە شێوەیە کە هەمومان بەکاربەرێکی زۆری تۆڕە کۆمەڵایەتیەکانین، بەکاربەرێکی زۆری ئەو شۆڕشەین کە لە بواری کۆمپیوتەر و تەکنەلۆجیاکاندا لە ئێستادا لە کوردستان و عێراقدا بەشێکی گشتی بەرپاکراوە و هاتۆتە ناوەوە، بەڵام کەمترینمان زانیاریمان هەیە لەسەر تەواوی ئەو تەکنەلۆژیانەی کە هەیە، تەواوی و مۆبایلانی کە بەدەستمانەوەیە، ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە بەکاریهێنین، ئەو ڤایبەرەی کە بەکاریهێنین، ئەو فەیسبووکەی کە بەکاریهێنین، هەمووەمانە وردەکاری زیاتریش لە میوانێک وەرەگرین کە بەڕێزیان بسپۆڕن لە بواری ئایتیە. مەمەستا هاوار حسێن ئێوارە باش و بەخێر بیت. سوپاس بۆ زەناتان بۆ میوانداری. با پرسیاری یەکەم باز لە شۆڕشەکە بکەین. کۆمپیوتەر و تەکنەلۆجیا و بەکاربەرەکانی چین و کێن؟ دیارەوە خۆت ئاماژت پێدا تەکنۆلۆژیا بۆ خۆی شۆڕشێکە لە ساڵانی ڕابردوودا هاتوۆتە ئاراوە هەموو جیهانی گرتوۆتەوە، وای کردووە کە هەموو هاوڵاتیانی ئەم سەرزەمینێ بە پێی پێویستی هەر کەسە بە پێی پێویستەکانی خۆی ببن بە بەکارهێنەر و ئارەزومەندانی و ئەم شۆڕشە هەموو لایەنەکانی ژیانی گرتوۆتەوە لە بوارەکانی تەندروستی و کۆمەڵایەتی و ئەندازیاری و هەموو جۆرە بوارێکە لە ژیاندا پێویستی پێێتی. سەرەتا لە دروستبوونی مێژوو بەڵێن وەک مێژوو بچێ ناو مۆزوعەکەەوە لە دروستبوونی کۆمپیوتەرەوە دەستی پێ کردووە و دوجار داهێنانەکان لە ناو بەکارهێنانی کۆمپیوتەردا بۆ هۆی ئەوەی کە هەموو بوارەکانی ژیان بگرێتەوە. باشە، کۆمەڵێک زاراوی تازە هاتۆتە بوارەکەەوە، نوێترینیان کامانن وە زانیاریمان لەسەری بەرێ. زاراوە ئەگەر بڵین لە شۆڕشی تەکنۆلۆژیادا تازەترین زاراوە کە هەیە ئێستا وجودی هەیە لە نێو هاوڵاتیانی سەرزەمین بابەتی تۆڕی کۆمەڵایەتی و مۆبایل ئەپلیکیشن و هەروەها گواستنەوەی خزمەتگوزاری لە دەستی مرۆڤەوە بۆ کۆنتترۆلکردنی لەلایەن هاردوێرەکانەوە کە ئەمانە جێگەیەکی کاری دقیقتر دەگرن لە کاروباری ڕۆژانەمان. بۆ نمونە تەمەشا دەکەین کەسێک پسپۆڕێکی هەیە لە بوارێکە لە شوێنێک و دامەزراوەیە کار دەکا، کارەکەی ئێستا زیاتر پابند بۆ بە ئیشێکی دقیقتر لە ژیانیدا وەکو لایەنە پزیشکەکان وەکو لایەنە ئەندازیاریەکان. ئەم کارانە دیارە لەلایەن زاراوەی تازن لە سەردەمی تەکنۆلۆژیادا. تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرەتا یەک دوانێک بوون، ئێستا چەندین تۆڕی کۆمەڵایەتی هەن. بابەتەکانی خزمەتگوزاری دەنگی ڤۆیس ئۆڤەر ئای پی دیارە سەرەتا چەندانەیەک بوون، ئێستا زیاد لە 5 و 6 دانە هەن کە ئەمانە ڕۆژانە بەکارهێنەریان زیاتر دەکات و خزمەتگوزاریەکانیان بۆ بەکارهێنەرانیان ئاسانتر و باشتر دەکات. باش، هاتووەر و سۆفتوەر چین؟ دوو پێناسەی گشتی کۆمپیوتەرن، هاردوێر هەموو ئەو بابەتە فیزیکیانن کە دەبینرێن و بەرجەستن. سۆفتوێر هەموو ئەو بابەتانن کە کار بە هاردوێرەکان دەکا و کاروبارەکان ئاسان دەکا. دەکرێت بڵێن کۆمپیوتەر ئەگەر پێناسی بکەین خۆی لە ئاساسا بریتە لە مەچینەیەک لە هاردوێر و سۆفتوێر پێکاتوە. هاردوێرەکەی بریتین لەو پارچانێکی لە بەدەستمان لە کیبۆرد و ماوس و بابەتەکانی ناوەوەی کە ڕۆنی لەسەرەوە هەروەها شاشە و سۆفتوێریش هەموو ئەو پرۆگرامانن کە لە ئەساسا دەبێتەوە هێڵکردنی کۆمپیوتەرەکە و دوجار ئیشکردنی لەسەر کۆمپیوتەر بۆ خزمەتگوزاریانی کە دەتوانین ئێمە سوودی لێ بکەین. ماوەری کۆمپیوتەر و بەشەکانی چین؟ ئەمە بابەتەکە زیاتر دەچێت ناو بابەتی سکیوریتی و ئەمنی تەکنۆلۆژیا بەگشتی کە لە کۆمپیوتەر و ئینتەرنێت واتە ئۆنلاین بوون لەگەڵ نێتوەرک شەبەکاتا هەیە. ماڵوێر بەشێکە یان با بڵێن یەکێکە لە ڤایرۆسەکانی سکیوریتی کە هجووم دەکاتە سەر کەسێکی دیاریکراو یان کەسێکی دیاریکراو یان سیستەم و شوێنێکی دیاریکراو بە مەبەستی تێکدان و ڕووخاندنی ئەو سیستەمەیان ئەو زانیاریان دزینی ئەو زانیاریە کەسێکی تایبەت ئەم ماڵوێرەیان ئەم ڤایرۆسە دروست دەکات و ئەینێرێ بۆ شوێنێکی دیاریکراو یان کەسێکی دیاریکراو بۆ دزین و تێکدانی ئەو کەسیان ئەو شوێنێکە بۆی دروست کردووە. باش، لە ئێستادا ڤێرژنەکانی کۆمپیوتەر بەرەو کوێ گەیشتووە؟ ڤێرژنی کۆمپیوتەر
شتێک بۆم نەوە ناتوانین ئێمە باسی بکەین بەڵام دەکرێت بڵین کۆمپیوتەر خۆی تازەترین هاردوێری گەیشتۆتە کوێ ئێمە کۆمپیوتەر جارێت چەند نەوەیەکمان هەیە وەکو هاردوێر ئێمە دەبینین کە کۆمپیوتەرەکان کۆمپانیەکانی بواری بەرهەمهێنانی کۆمپیوتەر ژمارەیان سنووردارە لە جیهاندا کە دێڵا HP لینۆڤۆیە یان با بڵین کۆمپانیای ئەپڵ کە کۆمپیوتەری ماک ڤێژنی ماک دەردەکا ئەمە خۆی بەجیا شۆڕشێکی ترە کە لە کۆمەڵێک ڕۆوە پارێزات و تۆکمەترە و بەکارهێنەرانی لە کۆمەڵێک ڕوویترەوە ئەتوانن باشتر ئیش لەم کۆمپیوتەرە بکەن. ڤێژنەکە شتێکی دیاریکراو نییە یانی دەکرێت بڵین ڕۆژانەیان بەپێی پرۆدەکتی ئەو کۆمپانیایە لە ڕووی تەتەوڕاتی ناوچیەوە تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی پرۆسێسەرەوە لە ڕووی هاردوێرە لە ڕووی ڕامەوە ئەمە کەوێتە سەر ئەو کۆمپانیایە کە ئەو پرۆدەکتە دەدەکات. باشە. ماکینتۆش چییە؟ و بەکاربردنەکانی لە ژیانی ڕۆژانەماندا چین؟ ماکینتۆشێکێکە لە بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ کە لە کۆتاییەکانی ساڵی 1970 هەردوو ستیڤەکە ئەو کۆمپانیایان دامەزراند و دەزانین کە شۆڕشەکانی ئەو کۆمپانیایە بەرەو کوێگەیشتون دوای ئەو دابەزین و بەرزی کە لە ئاستی فرۆشتنی کۆمپانیاکە و سەرکەوتنی کۆمپانیاکەدا تۆمارکراوە لە مێژوودا دەبینین لە دوای ساڵی 2000 بە تایبەتتر با بڵێن کە بەرهەمەکانی فراوان بوو زیادی کرد و داهێنانی هێنایە ناو جیهانی تەکنۆلۆژیا و شۆڕشێکی گەورەتری بەرپا کرد لە ڕووی بەکارهێنانەوە. کۆمپیوتەری جۆری ماک و ماک بوک پڕۆ و بوک ئەیر و هەروەها دەبینین کە زیاتر گرنگجی بە لایەنی بەکارهێنانی خولیا و خەونەکانی گەنجاندا لە ڕووی ئایپۆد و ئایپاد و ئایفۆن کە دەبینین ئێستا ڕێژەی بەکارهێنانی ئەم ئامێرانە ئەم بەرهەمانی شەریکی کۆمپانی ئەپڵ لە جیهاندا ملیۆنان کەسی تێپەڕ کردووە. تایبەتمەندەکانی ئەم هاردوێرە ئەم پرۆدەکتە لە جیهاندا کەوتوتە سەر ئەو کەسێک کە بەکاری دێنێ ئەو کەسانێک کە لە بواری تایبەتی و کاری تایبەتدا بەکاری دێنن تا ڕادەیەکی باش لێ ڕازین یان ئەو کەسانێک کە دەبینین کاری گرافیکی و مەڵتیمیدیا و بابەتەکانی مۆنتاژەکەن زیاتر لە ڕووی کۆمەڵێک دیقە و کۆمەڵێک وردەکاری مۆنتاژەوە دەتوانن سوود لە بوارەکانی سوود لە بەرهەمەکانی ئەپڵ وەربگرن کە کۆمپیوتەری ماک و بەرنامە تایبەتەکانی خۆیەتی. هەروەها ئەو کەسانێک کە لەم بواری ئەندازەی و ڕەبەتبوونی ئەم کۆمپانیایە بە هەندێک بەرهەمی کۆمپانیا پزیشکەکان توانیوێتی سەرکەوتنیشتر تۆمار بکە بەدەل لە بەرهەمەکانی تری ئایپاد و ئایپۆد و ئایفۆن. باشە. ڕۆژانە ئەبیستین و وترێت کە فڵانە کەس هاکرا یان هاکرام هاک چییە؟ هاک دزیە. هاک بریتە لە دەست بەسەراگرتن هاک بریتە لە کۆنتڕۆڵکردن. چۆنەکرێت؟ بێگومان کەسێک ئەیکا کە ناوی هاکەرە و هاک و هاکەر هاکین لە جیهانە ئەگەر لە مێژۆ دەست پێ بکەین یەک کەس و دوو کەس بووە و ئەگەر ئێستا سەیری بکەین ئەوە ژمارەیەکی ئێزگار زۆر کەسێک هاکەر هەن و هاکین ئەبێ و کە خەڵکی تریش هاکەکرێن لەلایەن کەسێکەوە چەند کۆدێکی دیاریکراویان نەخۆش دروست دەکرێت و ئاراستە دەکرێت بۆ کەسی بەرامبەر بۆ دەست بەسەراگرتن و کۆنتڕۆڵکردنی ئەو داتا و زانیاریە جا ئەکرێ ئەو داتا و زانیارە داتای شخصی بن وەکو هاکردنی ئەکاونتێکی فەیسبوک یان ئیمەیلێک ئەگونجە دامەزراوەیەک بێ تەنها بۆ فەیسبوکە بێ؟ بەڵێ بۆ هەموو بابەتێک تەکنۆلۆژیا دەبێت دەست بەسەراگرتنی کۆمپیوتەر دەست بەسەراگرتنی ئیمەیلە ئەکاونتەکانی تۆڕە کۆمەڵایەتەکانە شتێکی وترێت ئەکرێت لە ڕێی ئەو ئیمەیلێکە هەتا بەڵێ بچیتە ناو تەواوی مۆبایلەکەت یان کۆمپیوتەرەکەت و هەموو فۆتۆ و زانیاری ناو مۆبایل و کۆمپیوتەرەکەت بدزرێت و بۆ نە بازرگانی پێوە بکریان کارێکی تایبەتی پێوە بکرێ ئەمە تا چەند ڕاستە؟ ئەمە ئیلا بێ ئەو سینکرۆنازیشنی کە لە بینی ئیمەیلەکەت و بابڵێن ئەکاونتەکەت لەسەر مۆبایلەکەتدا هەیە ئەوە کەسێک ترێ بەسەرداکرا بێگومان ئەو کاتە هەموو داتایی کە پەیوەندی بۆ ئیمەیلەوە هەیە کە سینک کراوە لەسەر ئەو دیڤایزە دەتوانێت دەستی بەسەردا بگیرێت بە تایبەتی ئێستا کە لەم چند ساڵانی ئەخیرا کە خزمەتگوزاری کلااوت هاتە ناو دیڤایزەکانەوە ئێمە داتاکانمان بە شێوەیەکی خۆکارانە ئەگەر بمانەوێ ئەپلۆد دەبێت بۆ ناو کلااود و بۆ شێوەیە لە ئەکاونت تایبەتی خۆماندا هەڵدەگیرێن ئەگەر
ئەم ئیمەیلە بکاتە دەستی کەسی نادیار ئەوە دەتوانرێت هەموو داتاکانمان بکوێتە بەردەستی و هەروەها کاتە ئاسانەکرێ شتێک ئەگەر بڵێم نەزانانە بەکاری بێنین ئاسانە بەڵام خۆی لە خۆیدا ئەم کۆمپانیانە کاتێکام ئیشانە دەکەن خۆیان چەند لیڤڵێکی سکیوریتیان دروست کردووە بۆ نییە کە من بە شێوەیەکی نەزانانە بابەتێک بەکاربێنم بچێتە دەستی کەسێکی تر یعنی ئللا کۆمەڵێک لیڤڵی سکیوریتی دانراوە بۆ گەیشتن بەو شوێنەیان بۆ ئیمێلیان بۆ پاسوەردا بەڵام دوجار کەوتۆتە سەر خۆمان ئایا چۆنچۆنی ئێمە تەعامل لەگەڵ پاراستنی داتاکانمان دەکەین پێشوێ بڕێنە سەر پاراستنی داتاکانمان لە هەموو ڕوویەکەوە هاکەر کێیە بۆ هاکە کات هاکەر لە مێژوودا بریتی بوو لە کەسێکی زیرەک لە مێژوودا کاتێکە لە ساڵانی کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان لەکەیەوە هاکردن هەبوویان دروست بووە لە هەفتاکان و با بڵێن کۆتایی هەفتاکان و بابەتە بەڵام بۆ ئێمە زۆر تازەیە بەڵێ بۆ ئێمە تازەیە و بە نەزانانیشتەوان بێکمان لەو کاتانە چەند کەسێکی زیرەک لە زانکۆکانە هەبوون بمارەسەی هەندێک بابەتی سکیوریتی و پاراستنی داتایان دەکرد توانیان تەشویش بخەنە ناو سیستەمی زانکۆکە بەو شێوێ دەسەڵاتی تاوایان بەسەر داتاکانی زانکۆکە داگرت ئەمانە بە مێژووی هاکین دادەنرێت بەڵام لە دواییدا گۆڕا بۆ چەند مەبەستێک کاتە جۆریشی هەیە بەڵە جۆری هەیە بۆ چەند مەبەستێک گۆڕا بۆ گۆڕا کە پەیوەندی تەلەفۆنی تێکدرا چەند هاکرێک چوونە ناو بەدال تەمان ئەمامی لە وڵاتێک دۆکانی ئەمریکا ڕوویداوە کە بەنسبەت ئەو ساڵە تەکنۆلۆژیا تەنها لە وڵاتە هەبووە چونتە ناو بەدالی ئەو وڵاتەوە و چەند تەلەفۆنێکی نائەتیادیان کردووە بەم شێوێت بە ئامانجی تایبەت بێکمان بە ئامانجی تایبەت بە ئامانجی نانەوەی ئاژاوە زۆرترینیان خۆی لە ئاساسە بوارێکە بەکارێت سیاسییان کۆمەڵایەتیان خۆی لە ئاساسە هاک چەند ئامانجێکی هەیە ئیتر یان دزیکردنا واتە پارە داخڵبوونی حسابی بانقی و بردننی حسابی بانقی یان بە مەبەستی عنی بڵێن منافسەکردنە کەسایەتی بڵێ منافسەکردنی کەسێکی تری زیرەکە بۆ نمونە هاکەری لە وڵاتە هەیە لەگەڵ هاکەریشتر لە وڵاتە ئەمان پڕدەدەنە دامەزاوە سیستەمەکان یەکتر یان بە مەبەستی یاری و تەنها بۆ خۆشیە کەسێک تەحەدای ئەوەی کردو کە دامەزراوێکی و ئاهاک بکا و بالفعل هاکی بۆ نمونە ینی هەر ئەوەنەی مەسەلەکە ئەمانە با بڵێن زیاتر ئامانجەکانی هاکینە زۆر باشە بەو پێی کە وتت لێرە هاک بە زانستیانە ناکرێ و نەزانانە ئەکرێ کەواتە ئەکرێ بڵین هاک زانستێکی تایبەتی خۆی هەیە نەخێر دەکرێن پرسیارە پێچوانەکەینەوە بڵێن خۆپاراستن زانستێکی تایبەتی خۆی هەیە لەبەرەوەی هاکردن یان کەسێک کە هاک دەکەواتە هاکەر زانستی نەبێ بۆچی لێرە نەزانانە بەکاری هێنن یان نەزانانە خەڵک هاک ئەکرێ ئەزانی چۆنا زانستی خۆپاراستن بریتە لەوەی کە تۆ چۆن داتا و زانارەکانی خۆت بپارێزی چۆن پاسۆردی ئیمەیلەکەت بەهێز بێن لەکوێ ئیمەیل بەکاردێنی چۆن کۆمپیوتەرەکەت پارێزراوە بێ چۆن ئەو هەژماری کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە هەتا پارێزراوە بێ و کۆمەڵێکشت هەیە باشەکەواتە چی بکەین بۆ ئەوەی لە بچووکترین تۆڕی کۆمەڵاتی و کە بەکارێنین یان ئەو ئامێرانی بەکارێنێنە تا گەورەترینیان بیپارێزین و لەژێر کۆنتترۆلی خۆمان نابێت و هاک نەکرین باش ئەگەر وڵای پرسیارەکەی ڕابردوو تاوکەم کەواتە خۆپاراستن بریتی بوو لە زانستێک کە ئێمە هۆشیار بین و بیزانین بۆی خۆمان پارێزین بەڵام کەسێک کە دێ هاکەکە یان کەسێک کە دێ کۆنتترۆلی داتاکان و زانارەکانی تۆوەکە وەکو کەسێکی بەکارهێنەر ئەو کەسا کۆمەڵێک ڕێگا دەگرێتە بەر کە هەم زانستی خۆپاراستنەکەیە و هەم کۆمەڵێک مەهارەتی تایبەتی ئەو شخصەیە بۆ کۆنتترۆلکردنی ئەو داتایە اینجا گەبێ مەسەر وەڵامی پرسیارەکەت ئەمە چەند جۆرێکی هەیە چەند با بڵێن لیڤڵێکی هەیە چەند پلەیەکی هەیە تۆ دەتوانین لە خۆت دەست پێ دەکەیت لە دەست پێ بکەیت لە کۆمپیوتەر تایبەتەکەی خۆت ئێمە لە کوردستاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگرە ئەم قسەیەم بۆ ئەوروپا و بۆ ئەمریکاش ڕاست بەڵێ ببوورە بە بەخشاکاتە توانن خانمان بە تایبەتی لێرە و گرفتیان هەیە کە ئەترسن لە بەکارهێنانی و تۆڕە کۆمەڵایەتیانی کە هیانە یاخود ئەترسن لە وێنەگرتنێکی خۆیان بە هەر شێوەیەک بێ لە ماڵەوە مۆبایلەکانیان بەکارێنن ئەترسن دزە بکاتە دەستی کەسی بەرامبەر و دواتر کێشەی کۆمەڵایەتی یان تایبەتمەندی خێزانیان بۆ دروست بێت توانن گوێبگرن لەم باسە زۆر بەوردی مامۆستا هاوار بوومان باسەکات چۆن خۆمان بپارێزین لەو کەسانی کە یانەوەی هاکمان بکەن فەرموون ببوورە
ڕەنگە تەکنیشیان ناتوان ئێستا بەو شێوەیەکە باشە بەڵام سادەترین شریان باشترین ڕێگە بۆی کە خۆمان ئێمە لە کوردستاندا من بۆ خۆم بە نمونە کۆمپیوتەرێکم هەیە ویندۆزێکی لەسەر ئەم ویندۆزە کراکە واتە دزراوە لە ئەسڵدا پارەم پێ نەداوە ئەم ویندۆزە خۆی کۆمەڵێک لیڤڵی سکیوریتی زۆری شکێنراوە ئەو بەردامانەی بەکاری هێنن بە هەمان شێوە یان بۆچی ئێمە دەکرێت بڵێن ئەو پرسیارە بکەین کۆمپیوتەرێکی ئەپڵ باشتر لە کۆمپیوتەرێکی ترکە ویندۆزی لەسرە یان بۆچی کۆمپیوتەرێکی جۆری ئۆپەرێتنگ سیستەمی لینۆکس باشترە لە ویندۆز ئەمانە ئەمین کۆمەڵە پرسیارن لەجێ خۆی داەتی بۆ پاراستن ئەو کەسێک کاپڵ بەکاردێنێ ئۆپەرێتنگ سیستەمەکەی و هەموو ئەو بەرنامانەی لەگەڵ هاردوێرەکە بڕێک پارەی پێداوە کە لە ئەسڵدا کۆمەڵێک لیڤلی سکیوریتی تێدایە و پارێزراوترە بەڵام دەکرێت بێ مەسەر ئەو دیوێتری کە جەنابەت ئێستا باس کرد ئەویش ئەوەیە ئێمە لە خۆمانە نابێت کۆمەڵک شت هەیە لە ئینتەرنێتدا بەکاری بێنین بۆ نمونە بۆ من ناکرێت ئێمە هەموو وێبسایتێ بکەینەوە ناکرێت ئێمە هەموو زانیاریەکمان لە وێبسایت بڵاو بکەینەوە لەسەر ئینتەرنێت بڵاو بکەینەوە ناکرێت ئێمە نمونە بۆمان ڕوونکەیتەوە بۆ نمونە ئەو ڕیکلامانەی یاخود ئەو شێوە ڕیکلامانەی کە دێنە بەردەممان هەر لە ئەکاونتەکەی خۆمان لە فەیسبوک بۆ بینینی فلان ڤیددیو بۆ بینینی فلان ڕستم بۆ زانینی فلان زانیاری کلیک لەم لینکە بکە یان تکایە فلان ئەمە زانیارە نەمان بۆ بنێرە بۆ ئەم ئیمەیلە ئەمانە خۆی ڕێگاکانی داخڵبوونی دەست بەسەراگرتنی ئیمەیل و ئەکاونتەکەتن و ئەمانە هەمیان پەیوەندیان بەیەکەوە هەیە تۆ سەرەتا ئیمەیلە دروست دەکەی دوایی فەیسبووکێ دروست دەکەی ئەم ئیمەیل و فەیسبووکە ڕەبتن پێیەکەوە کە فەیسبووک هاک بکرێ ئیمەیلەکەت هاک ناکرێ یان کە ئیمەیلەکەت هاکرا فەیسبووکەش هاکەکرێ یعنی ئەمانە کۆمەڵێک شتن پێویستە ئەو کەسە خۆی متابعەی خۆپاراستنی خۆی بکە کۆمەڵێک ئیمەیل هەیە نەیکاتەوە باشە و ئیمەیلە بەنام بۆت یان ئەکرێ بە کۆمنتیش بۆت بێ ڕەنگە بە کۆمنتیش بۆت بێ ڕەنگە بە ئیمەیل تایبەت بۆت بێ بۆ ناو ئیمەیلەکەت نەک بۆ با بڵێن مەسج بۆکسی فەیسبوک کامیان خەتەرترە بۆ ئیمەیلەکەت بیان هەمیان هەر هەمان ئیش دەکەن هەمان ئامانجیان هەیە هەمیان مەبەستیان دزینی پاسۆدەکەتە یان کۆمەڵە پێیج هەیە بە فەیکی دێتە سەر شاشەکەت ئەڵێت کە ئیمەیل و پاسۆدەکەت داخڵ بکە کە داخڵت کرد ئەم ئیمەیل و پاسۆدە لە ئەستا ناچێتە سەر ئەو شوێنە دەچێت بۆ ئەو کەسێک کە بۆی ناردووی باشە ڕاستە ئەو کەسێک کە هاکی کردی دەتوانێت بێتە ناو کۆمپیوتەری کە ئیشی لەسەرەکەیان و موبایلی ئیشی لەسەرەکەی دوورێکی جیاوازە ئەگە فەیسبووکەکەت هاکا بەس فەیسبووکی ها کردو یا دەگە ئیمەیلەکەت هاکا بەس ئیمەیلەکەی ها کردووی بەس ئەگە کۆمپیوتەرەکەت هاکا بەڵێ داخل ناو کۆمپیوتەرەکەتە بێ هەمووی بینێ هەموو توانین داتەکانی ناو کۆمپیوتەرەکەت بخۆیت بە هاکردنی کۆمپیوتەر لەگەڵ فەیسبووکا دوو شتی جیاوازە بڵێ کامیان قورستر و کامیان ئاسانترە بێگوم ئاسانی و کوتم پەیوەندی بە مهاراتی ئەو کەسەوە هەیە کە ئەیکە کە بڵێن کردارەکە جێبەجێ دەکە ئەوە شتێک نییە بە زانست ئێستا هەبێ بەڵام تەمان ئەگەر دەست بەسەر کۆمپیوتەرەکە تا بگرێ خراپی زیاترە چکە تۆ ئەو کۆنتڕۆڵی تەواوی کۆمپیوتەرەکە دەکا و چاودێریەکە یعنی تۆ هەر شتێ لە ڕێگەی کۆمپیوتەرەکەتەوە بکەی لای ئەو هەیە واتە تۆ ئەگەر بێت و سەیری فلیمی بکەیت لە کۆمپیوتەرەوە ئیمەیلێک بکەیتەوە سەیری وێبسایتێک بکەیت سەیری هەر ڤیددیۆیە بکەیت سەیری هەر شتێ بکەیت لە کۆمپیوتەرەکەتەوە ئەو چاودێری دەکا و دەیبینێ باشە شتێک سەرنجی ڕاکێشام ئەوترێت کە ئەگەر ئیمەیلەکەت شاراوە بێت درەنگتر هاکەکری یان پازۆردەکەت تێکەڵ و پێکەڵ و دوو درێژ بێت درەنگتر هاکەکری ئەمەش زانیاریمان بەرە لەسەری زۆر باشە دەکرێت بەشی دۆمی خۆپاراستن لەوە دەست پێ بکەین فەرموو یەکەمیان ئێمە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بە تۆزێک بە سادەی تێگەیشتوین خۆی لە ئەسڵدا مەبەستی دروستکردنی یاخود بڵێن داهێنانی تۆڕی کۆمەڵایەتی لە جیهانی تەکنۆلۆژیادا پەیوەندی بە زانست و ئەکادیمیانەوە هەبوو بەڵام کاتێک ئەم شێوە شایعەیە بڵاو بۆتەوە ئێمە دەبێت هۆشیابین بەرامبەر بەکارهێنانی هیچ پێویست ناکات ئێمە کە بەکارهێنەری فەیسبووکین یان تویتەرین یان گوگل پڵەسین یان هەر جۆرە تۆڕی کۆمەڵایەتی تر پێویست ناکە هەموو زانیارەکانی خۆمان بەویستی خۆمان لەسەر تۆڕی کۆمەڵایەتێکە بڵاو بکەینەوە لە کوێین چیەکەین چیە خۆین بەرەو کوێچین ژمارە تەلەفۆنمان چیە زانیاری هەڵەبین ناکری هەڵەش بدەیت کۆمەڵێک شت هەیە پێویستە پارێزراو بێ بۆ نمونەگە کەسێک پزیشک بێ پێویست ناکە هەموو زانیارە تایبەتەکانی خۆی بڵاو کاتەوە دەکرێت و پزیشکە ئەکاونتێکی تایبەتی خۆی هەیە لە فەیسبوک کۆمەڵە زانیاریتە بڵاو کاتەوە ڕاستە کە ئێمە ناوەکەی ناوی تۆری کۆمەڵایەتیە بەومان ناوەی نا کە هەموو زانیارێکی خۆمان بڵاوکەینەوە ئەمە هۆکارێکە بۆ ئاسانی هجوومکردن هۆکارێکە بۆ کەسێک هجووم دەکات کۆمەڵە زانیاری باشی لە بەردەستا بێت دووەم پاسوۆرد لای ئێمە نەک لای ئێمە لە جیهانە یعنی ئێمە ڕاپرسی کراوە لە ئەوروپا لە ئەڵمانیا کە قیمەی تەکنۆلۆژیایە لە ئەمریکا کە داهێنانی تەکنۆلۆژیای تێدا کراوە
دانیشتوان یا هاوڵاتیانی ئاسایی ئەم وڵاتانە پاسۆدەکانیان زۆر سادە و ساکارن 1 2 3 4 5 تەمەنی 6 7 خۆیەتیان ناوی خۆی و تەمەنەکەی موالیدی نازانم چی ڕقەمی سیارەکەی ناوی ئەو ئاژەڵە ماڵەیەکە لەگەڵ هەیەی کۆمەڵێک گوشە و ڕقەمی سادەکە هەر یەکێکمانەکە چەند کاتێکی بەتەرخان بکەین و چەند محاولێ بکەین ڕەنگە کەشفی بکەین بەڵام پاسۆردی زانستی و با بڵێن سکیورتیە باشە کەپیتەڵ سمۆڵ بێ وشەی تری تیا بێ ئاسکی کۆی تێدا بێ ژمارەی تێدا بێ سپیسی تێدا بێ ئەسڵەن پاسۆردێک بینی کورد بینوسی زۆر بەهێزە بینی کورد واتە ڕێنووسی زمانی کوردی بیکە بە پاسۆرد بەڵام تەنها لەسەر ئەو لاپتۆپیان لاپتۆپێک کاوشەوی ئەزمانی تێدا بێ بیکەیتەوە داخڵیکەی تۆ یەک جاریشت بۆیە پاسۆرد داخڵکەی پاسۆردێکی معقەدی درێژ دابنێ کە لە چەند کارکتەرێک پێکات بێ لەسەر کۆمپیوتەرەکە داخڵیکە و خەزنی بکە خۆشی ئەو تۆڕە کۆمەڵایەتی کۆمەڵێک لیڤڵی سکیورتی داناوە کە تۆ جێبەجێ بکەیت ئەو شتانشەمی جێبەجێ بکە لە مەسایلی کۆد و نردنی کۆد و خەزنکردنی لەسەر براوسەرەکە دوازار لەسەر مۆبایلەکەشت خەزنی بکەگەن مەبەست بوو لە دیڤایزی مۆبایلەکەت بەکاری بێنی بەم شێوەیە تۆ سکویر بووی یەکێ لە خاڵەکانی تر ئەوەیە گۆڕنی پاسۆرد بە بەردەوامی ئەگەر دەزانی تۆ لەم کۆمپیوتەرە بەکارێنی بەیانی لە کۆمپیوتەرێشتر بەردەوام پاسۆردەکەت گۆڕە ئەو ئیمێلە تایبەتی کە لە ئاڵ و گۆڕکردنی لەگەڵ برادەرەکانتیان لە شوێنی داوامەکەت بەکاریهێنی ئەوە مەکە بەمەین ئیمێلی تۆڕە کۆمەڵایەتەکەت با ئیمێلشتر بێ بەسەنها خۆت بیزانی بەم شێوەیە ئەمانە کۆمەڵێک لیڤڵەن دەتوانی تۆ بیانگیتە بەر هەروە پێویست ناکە لەسەر کۆمپیوتەر و مۆبایلی خەڵکی تر ڕەنگە بڵێم حتا ئەگەر جێگەسی خەشبم بەکاری بێنی چکە ڕەنگە خۆی ئەو شخصە ئۆتۆماتیکی ڤیکتیمێ بێ لە بەرامبەر هاکەرەکە کاتە تۆش بەهۆی ئەوە لە ناوەچی ڕێگەیەکی تری خۆپاراستن وەکوتم بڵێن هۆشیاری گەڕان لە ناو ئینتەرنێتە لە ئۆنلاینە لە خۆتەوە هەموو وێبسایتێ نەکەیتەوە لە خۆتەوە هەموو لینکی نەکەیتەوە کە بەهۆی ئەو لینکانێک کە لە وێب براوسەرەکەت کراوەتەوە یان کۆمپیوتەرەکەت بە کاملی بچێتە ژێر کۆنتڕۆلی کەسیشترەوە باشە تاک گەیشتۆتە ئینستاگرام هاک لە هەموو شوێنێکە هەیە کەواتاکرێ و تۆڕە کۆمەڵایەتیش هاک بکرێ مادام هاک بگاتە بانکەکانی سوئیسرا ئەی بۆ نەگاتن ئینستاگرام باشە لە هاکە ئەمێنینەوە بەڵام لەڕێی تۆڕی کۆمەڵایەتیەکانەوە واتە لە ڕێی ژمارە تەلەفۆنانەی کە بۆمان بزانین ڕاستە و ترێگە ژمارەی کە بۆ بێت ژمارەکە نادیارە یان دیارە نازانین ئەکرێت هاکت بکە بەڵام لە دوای ناوبڕەکە وەرەگرینەوە درێژادین بە گفتوگۆکان. دووبارە سڵاوتان لەبێت مۆلای کاکاوار بۆ درێژەدان بە ئەو باسێکە هەمانە بریتە لە هاکردن لە ئێستادا لەڕێی تۆڕی کۆمەڵایەتیەک پەیوەندیکردنەوە بۆ نموناوترێت ژمارە تەلەفۆنێکت بۆ هات یان ئەم ژمارە تەلەفۆنت بۆ هات بە دیار بوو یان نادیار هەڵی مەگرایان پەیوەندیەکە ڕاگرە لەبەرەوەی ئەکرێت دزە بکاتە ناو مۆبایلەکەتەوە زانیاریەکان بەرێت پەیوەندیەکانت ڕاگرێ و بە هەر شوەیەک بێ ئەمە دروستەیان تەنها وەهمێکی ناو تاکەکانە بۆ چۆنی من ڕەنگەمە دوور بێ لە ڕاستیەوە لەبەرەوەی زانستی فشین واتە دزین لە ڕێگەی یان با بڵین ئەگەر بە دەستەواژەکەی تر بڵێن واتە هاکردنی مۆبایل و بابەتەکانی کە پەیوەندی بە GSM هەیە کە مۆبایل و تۆڕی پەیوەندیە ئەمانە ئەوەش خۆی زانستێکترە بەڵام لە ئەسڵدا بریتە لە دزینی پارە یاخود باڵانسی ئەو شخصە ئەو کەسە یان ئەو کۆمەڵێک ئەپلیکیشنی تر کە ئیش بە مۆبایلەکە دەکرێت کە لە وڵاتی ئێمەدا بێگومان نییە بۆ لە وڵاتانی تر ڕقەی باقییان هاتۆتە سەر ئەو سیمکارتە یان لە ڕێگەیەوە دەتوانن شت بکڕن یان پارە بدەن لە شوێنانی تر هەر لە ڕێگەی ئەو سیمکارتەوە ئەمە بۆ شێوەیە خزمەتگوزاریان داوە کەواتە ئەو کەسێک کە داخلی مۆبایلەکەت دەبێ ینی نازان بە چمانایەک ئەم ڕستەیە وتراوە ئەگە فلانە ژمارە هات هەڵی مەگرە یان فلانە تەلەفۆن هات جواب مەدەرەوە تەلەفۆنێک دێ ڕقەمێک قسەی لەگەڵ دەکە ئەمە لە ئەسڵدا شکاندنی سکیوریتی GSM-ەکەیە شکاندنی سکیوریتی شەبەکەکەیە نێتۆرکەکەیە نەک مۆبایلەکەی تۆ کە داخڵ بێ ئەمان خۆیان کۆمەڵێک سکیوریتیان هەیە کە جێبەجێیان کردووە بۆی کە ئەم شتانە قەدەغە بکەن چکە جوماتی زۆریان لەسەر لە بابەتەوە زۆر باشە یەک لە تۆڕە کۆمەڵایەتیانەی کە زۆرترین خەڵک بەکاری هێنێ ڤایبەرە ڤایبەر چییە؟ بۆچی زۆرترین کەس بەکاربەرێتی؟
ڤایبەر لە منافەسەی سکایپ دامەزرا لەلایەن 4 خوێندکاری بەڕێگەز ئیسرائیلی. ئەم ناوە هیچ پێناسەیەکی لە قاموسی لە فەرهەنگی زمانی ئینگلیزیدا نییە، هیچ مانایەکی نییە، لەبەرەوەی لەلایەن چەند کەسێکی غێرە زمانی ئینگلیزی دامەزێنراون بە ناوێک کە دوجار بۆ تا دیاردە لە ناو فەرهەنگەکە. باشەکەواتە لە فەرهەنگی ئیسرائیلیە. ئەشگونجێ من بۆ خۆم چەنگەڕانێکم کردو شتێکی وام دەست نەکەوتەوە کە بزە بمانای چییە. بەڵام ئەم خزمەتگوزاریە بریتە لە خزمەتگوزاری دەنگی لەسەر بنەمای بوونی پەیوەندێکی نێتۆرک واتە ڤۆیس ئۆڤەر ئایپی کە تیایدا دەتوانێت نامەی تێکست ئینستان مەسج بگوازێتەوە یان نامەی سەڵتی یان ڤیدیۆ بەڵێ ئەمە لە سەرەتای دامەزاندنیەوە بەکاربەر دەیتوانی لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەی خۆیەوە ژمارەی مۆبایلەکەی خۆیەوە کە یەکێکە لە بەشداربووانی تۆڕەکانی پەیوەندی ئەم ئەپلیکیشن یاخود ئەم بەرنامەیەدا بەزێنێ و سوودی لێ ببینێ و بەبوونی هێڵی ئینتەرنێت واتە ئۆنلاین بتوانێت پەیوەندەکانی مسۆگەر بکە. باشە ئەکرێت ئەو کۆدەی کە هەتا لە ڤایبەرەکە بیپارێزێت و نەهێڵی کەسێکی تر بیزانێت چکە ئەکرێت لەسەر یەک کۆد دوو ڤایبەر هەبێ. بۆ نمونە کۆدەکەت 2222 ئەکرێت لەسەر ئەم چواردوویە دوو ڤایبەردانەی بەبێەوەی ئەو کەسەی کە ڤایبەری یەکەمی داناوە پێی بزانێ. بەڵام زۆر کاتوتراوەتی نامەکانم خوێنراوەتەوە بەبێەوەی پێی بزانم. دواتر بۆم دەرکەوتووە ئەم ڤایبەری من لەسەرم کۆدەی من ڤایبەرێکی تریش دانراوە. ئەمە ڕاستە؟ دوو ڤێژنی ڤایبەر هەیە تۆ توانین دایبەزێنی، یەکێکیان لەسەر مۆبایلەکەت ئەوتیان لەسەر کۆمپیوتەرەکەت. بەڵێ بێگومان ئەو کەسێک کە لەسەر مۆبایلەکەی ئەوێ ئەگەر لەسەر کۆمپیوتەرەکەی دانێوەزان بێ کەسێشتر توانین لەسەر کۆمپیوتەریش دایبەزێنی. بەڵام کاتێک کە تۆ نامەیەکت لە ڕێگەی ڤایبەرەوە بۆ دێ بۆ تاکیدکردنەوە کە ژمارە تەلەفۆنەکەتی پێوەیە و لەسەر مۆبایلەکەشت دابەزێنراوە ئەو کۆدەت بۆ دێ و داوای دەکە ئەم کۆدە لەسەر با بڵێن کۆمپیوتەرەکەت پیسەکەت داخڵ بکەیت تاوەکو خۆت ئەم کۆدەکە شوونەکەی ناتوانرێت ئەو کەسێک کە لەسەر پیسەکە ڕیکوێستی ئەو کۆدی ڤایبەرە کردووە داخڵی بێت بڵێ توانێت بڵێ لە مۆبایلەکەی ئەتوانێت ئەو کاتێکە نامەکەی بۆ دێ و لە کاتی ئەنلۆکە لەسەری بڵێن شەو بێ یەکسەر توانێت کۆدەکە وەرگە و داخلیکە بەڵێ وایە شتە ئەبێ بەڵام ئەو پەیوەندی بە ئاستی خۆپاراستنی شخصەکە خۆیەوە هەیە. ئەژی ناوەکو لایانی تەکنیکی و زانستی بۆ پاراستنی خۆت ئەتوانی ڤایبەرەکە بسکریتەوە جارێکی تر داینیتەوە کۆدەکە گۆڕێت. زۆر باشە. واتسەپ و هەموو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی تر کە هەیە جیاوازیان چێ لەگەڵ ڤایبەرا و بۆچی کەمتر خەڵک بەکاریان هێنێ وەکو واتسەپ و تانگۆ و ویچات و هەموو ئەپلیکیشنانی تر کە لە ناو کۆمپیوتەر و مۆبایلەکانمانە هەیە. هەمووانی کە باست کرد هەمان بیرۆکەی ڤایبەرن هەمان بیرۆکی سکایپن بە خۆیان هەمان ئیش دەکەن بەڵام هەرێکە بە ستایلێک و بە جۆرە دیزاینێکی دیاریکراوە کە یوزەر دەتوانێت لێ مرتاح بێت لە بەکارهێنان یا لە بەکارهێنان. بۆ نمونە من خۆم لە نێو هاوڕێکان و خزم و دۆستەکانم ڤایبەر بەکاردێنم بەڵام ڕەنگە خێزانێکتر هەبێ یان برادێکتر هەبێ لە نێو خۆیانە واتسەپ بەکاربێنن یان هەر جۆرە دانراوێکی تر لە بواری ڤۆیس ئۆڤەر ئایپی بەکاربێنن کە ئەمە بۆ خۆیان لە نێو خۆیانە بۆ تا شایع بڵاو بۆتەوە. ڕەنگە لە وڵاتێک تویتەر زۆر بەکارهێنەری هەبێ لە وڵاتێشتر فەیسبوک بۆ مە لە لای ئێمە کە فەیسبوک هات تویتەر کەم بوو بە پێچەوانەوە لە وڵاتێشتر تویتەر هەبوو فەیسبوک هێشتا تازە بوو بە نسبەت ئەوانەوە لەبەرەوە کەوتۆتە سەر ئەو ژمارەی ئەو بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتی کە لە ناوچەکەیان لە خێزانەکەیان لە وڵاتەکەی بوونیان هەیە. زۆر باشە. نزیکەین لە کۆتایی پرۆگرامەکە چیت هەیە بۆ دواوتە و خۆپاراستن لە دەرەنجام خراپەکانی تەواوی و سمارتفۆن و تەکنەلۆجیا و تۆڕە کۆمەڵایەتی و پەیوەندیانی کە هەیە. ئەگەر ڕێگەم دەمەوێت چەند قسەی بکەم لەسەر ئەو بابەتی کە ڕەنگە کێشەی تەندروستی یان کێشەی کۆمەڵایەتی یان کێشەی دواکەوتی دروست بکە. بە حکومەیەکی ئێمە لە ناوەندە پەروەردەیەکانە داوام دەکەین و ئاگامان لە هەندێک حاڵی گەنجی ئێستاە دەبینین کە گەنجێکی زۆر مدمین بۆ بە بەکارهێنانی ئەو مۆبایلی بەردەستی کە لە وڵاتاندا بۆتە هۆی جێی پڕکردنەوەی پێداویستەکان و جۆرەها خزمەتگوزاری لە ڕێگەی مۆبایلەکە بەکاردێنێ لە ڕۆژێکا دوو ڕۆژە بۆ جێبەجێکردنی کارەکەی یان دانی پارە بۆ هەر ئیشەکە بێوێ یان متابعکردنی تەندروستی خۆی یا هەند جۆرە کارێشتر کە لە سنووری باش بەکارهێنا نابێ
لە سنووری با بڵێن نەبەزاندنی خراپی تەندروستی خۆی و دواکەوتوی بیر و مێشکی خۆی بێ. لە لای ئێمە بەداخەوە ئەم قسەیە دەکەم لە لای زۆربەی کەسمان ئەم شتە بە پێچاوانە بەکاردێ. دەبینین ینی گەنجان بەردەوام ئەم مۆبایلیان بەدەستەوەی و خەریکی نردنی نامە و وەرگرتنی نامە. دەبینین بەردەوام داهێنان دەکەن لە دروستکردنی پەیج و لە دانانی کۆمنت و ئەم شتانە. یانی ئەمە بۆ خۆی دەکرێت بڵێم خراپی زۆری هەیە. لەلایەن تەندروستی و تۆ ئەم دیڤایزە بەکاردێنی بەردەوام چاو لەسەر ئەم دیڤایزەیە تەندروستی زۆر خراپە بۆ چاو، بۆ تێکدانی کاتەکانی ڕۆژ، درەنگ خەوتن، درەنگ هەستان، دواخستنی خواردن. ینی وای کردووە کە تاسی لەسەر خوێندن و ڕوتی پەروەردەشا کردووە. ئێمە دەبینین کە هەر کەسێک دەتوانێت سوود لە تەکنۆلۆژیای ئینتەرنێت وەربگرێت بۆ گەڕان بە دوای زانستێکیان بابەتێک کە بیەوێ زیاتر لی تێبگات لەو دەرسێک کە مامۆستاکەی لە ژوورەکەدا لە پۆلەکەدا بۆی شەرح دەکات. بەڵام بە پێچەوانەوە گەڕانەکانی ئەو هەر هەمووی بۆ کۆمەڵێک بابەتی ترە کە غەیری ئەوەی کە مامۆستا داوای دەکەیان سوودی دەبێت بۆی لە پۆلدا. ئامۆژگاریم بۆ هەموو ئەو بەکارهێنەرانە ئەوەیە دوورکەونەوە لە کیبۆردی کۆمپیوتەرەکانیان بەو شێوەیە کە دوایان دەخاو پەچیان دەخا لە بیرکردنەوە لە داهێنان. وەلەو گەنجانەشی کە مۆبایلەکانیان کردوتە باشترین هاوڕێ بەدلی بکەن یان بە خوێندنەوەی کۆنتێنتەکانی ناو مۆبایلەکە یان بەو شێوەیەکی ئێمە دەڵێن کتێب باشترین هاوڕێ. زۆر سپاسان دەکەم بۆ میواندارە هیوادارم پەیامەکەم گەیشتی بێ. دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ زانیاریەکانت، زانیاری زۆر باشمان وەرگرت. هاوڕانی عەزیز، ئەم تەوەرەتان پێشکەش کرا تا کەمێکی تر پێتانە گەمەوە لە تەوەری دووەمدا چاوەڕوانمان بن. دەستەکانت خۆش بێت کاکەوار. زۆر سپاس. دووبارە سڵاتان لێبێ. لە تەوەری دووەمدا میوانداری خانەوادەیەکی هونەردۆست و ئەدەبدۆستمان کردووە کە پڕن لە موزیسیانی باش و شاعری باش و بەڕێز کاک جەلال کوردی ئێوارە باش و بەخێر بێت کە نووسێت و شاعیرە. دەستەکانت خۆش بێ. زۆر بەخێر بێ. میوانداریمت قبول کرد. زۆر سپاس بۆ کەناڵی NRTV بۆ جەنابیش زۆر سپاسانەکەم. زۆر سپاس. بەخێر بێت. ئەمڕۆ بە خانەوادەی هاتوون خۆت و برازاکانت. بەڵێ زۆر بەخێر بێ. کاک ڕەوەند جەمال، کاک ڕەوەند کەمال دڵشاد کە هەم ئەکرێت بڵێم نای باوکت هەم کەمال هەم دڵشادە. دروستە؟ کوردیەکەتان لێ کردوتەوە ئێوە. زۆر بەخێر بێت. یەکەمین جارەکە لە پرۆگرامی ئێوارەی NRTV دوا بەشداریەکەیت. زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت. ئەو کاتیش ڕاستی جەمال کوردی کە دومین جارە بێتە میوان لە پرۆگرامەکە ئەم جارە وەکو خانەوادە میوانداری من قبول کردووە. زۆر بەخێر بن. سەرەتاکانی نووسینی خۆت بۆ بینەران بە دەرکێنم زانین یەکەمی نووسینی خۆت کەی بووە؟ بەڵێ لە کۆتایی هەشتاکان و لە سەرەتای نەوەکانە من چەند شعرێکم داناوە لە بوارەکانی نیشتیمانی و لە بواری هەج و لە بواری خۆشەویستی. بەڵام داخەکەم ئەو بیرەی ئیسلام نەبوو لەسەری نەڕۆشتم. ئیتر ئەو شعرانە هەنێکی فەوتان و ئیتر تا ئێستا فەوتاون نەماون. بەڵام یەکەمین هۆنراوی خۆت لەلا نەماوەیان بیرت نەماوە؟ وەڵا بیرم نەماوە ئەوە. بەس هەندێ لە دێڕەکانی لەگەڵ جاری دۆما کە لە دوای 2000ەکان دەستم کردەوە. ئەم جاریان مەبەستمە کە شعر بڵێم. سوودم لێ بینیوەلەوە. کەواتە لە دوای لە سەرەتای 2000ەکانان دەست کردوتەوە ئەم جارە بەجددی بە گروتینێکی ترەوە دەست کردوتەوە بە نووسین. بەڵێ باشە. کەواتە با گوێمان لە بەرهەمی یەکەمت بێن. دواتریش درێژادێن بە گفتوگۆ. بەڵێ. نازانم کەی لێم تێ ئەگەی، چاوەکەم ناپرسی بۆچی، دڵم ئەڵەی بەحری غەمە، ساڵانێکە دوور و درێژ شێت و شەیدای ئەو عەشقەمە. من ئەسیری ئەوینی تۆم، من غەمینی ئەوینی تۆم، گیانم لە ڕێی عەشقی تۆدا خەڵا دەکەم بۆ لاتکەمە. چاوەکانت تیشکی سەوزیان زوونی شاندا ئازیزەکەم، بۆیە هەنگاو هێدی ئەنێم بۆ ئەو هەستەی هەمە. هەست و ئەوینێکی سپی بێگەر دوێنەی بەفری کوێستان، گشت عاشقان هەوڵی بۆ بن قەت پێی ناگەن
زۆر ئەستەما هیوا و تەما و ئاواتم تۆی چرۆی باغی ژیانم تۆی بیرم مانم سامانم تۆی ئەم عەشقە عەشقی سەردەمە هەموو درێژایی تەمەن چاوەڕێتم دڵنیابە زەهایمەری ژێخەم بگرێ ناوی تۆم هەر لە سەردەمە ئەو شعرت بۆ کێ نووسی بوو؟ ئەو شعرە هەر یعنی مەبەستێکی لە پشتەوەنی هەر وتومە مەڵێ هەر ئاوا وتومە مەڵێ باشە داتر درێژادی بە گفتوگۆکانمان کاگڕەوەند باگوێمان لە بەرهەمێکی پێکەوەی چان بێ دواتریش قسەی زیاترەکەی. چاوتان خۆش بێ کاکڕەوەند پێم وابێ گروپێکی دوو کەسیتان هەیە لەگەڵ کاکڕاستیە پێکەوە کارەکەن وایە؟ بەڵێ بە بەردەوامی ئێمە ئەژەنین ینی زۆربەی کات کە یەکترێ بینین دیارە هاوڕێکی زۆر نزیشین ینی ڕاستە ئامۆزین بەڵام زۆر نزیشین زۆربەی کاتەکانمان بەیەکەوەین هەر بۆیە ئەگەر ئەسپیشکەین ڕاستە هەرەکەی لە گروپێکا کارەکەین بەڵام لە ستایلی جیاوازە بەڵام لە ئاخیرا خۆمان هەر بێکەوە ئەژەنین زۆر کات ئەم موزیکەش هەر لە ماڵی خۆمانە لەدای و بیرمێت ینی بەیەکەوە جملە ڕاستی دروستی کرد بەڵامی تر بەیەکەوە بووین تا کۆتایی باشە کەواتە ئاوازت بۆ هونەرمەندان داناوە؟ تەوزیعم کردەوە بەڵێ تەوزیعی موزیکیم کردەوە موزیکم دروست کردەوە بەڵام ئاوازی موزیکیم دروست نەکردەوە بەڵام موزیکم هەیە پارچە موزیکم
زۆر باشە. شارەزای تێ لە ئامێریترا؟ نەخێر پێشەوەی کە بچمە پەیمانگەی هونەرە جوانەکان ئەکۆردیۆنە مەژەن، بەڵام چونکە ئیتر کە ئەو ئامێرەم بەجێ هێژ یەکسەر هەموو هێزی خۆم لە ئەودا بەکارێنە بەڕاستی هەر پێم وایە عنی تەمان بەشی ئەو ئامێراکە بۆ من بەردەوامی و پڕبەرهەمی جوان ئینشەڵا. پەیوەندیت لەگەڵ برازاکان تاوەکو میوزیک ژن چۆنە؟ پەیوەندیشی تند و تۆڵە. گوێگرێکی باشی بەرهەمەکانیانی یاخود کە ئەژەنن گویان لە یەکگریت بەڕۆحێتە شاعیرێکی خۆتەوە؟ بەڵێ من معجبم پێیان ئەم دوو لاوە گەنجە ژەنیاری چاکن لە بواری عود و سازە. بەڵێ جێگی شانازیم بۆ ئێمەش لە چ ستایلێکا زیاترە نووسیت؟ من لە هەموو من خۆی بەرهەمم کەمە لە بەرۆی لەم دوایە جاری دووهەم مەبەستم و دەست بکەمەوە بە وتنی شێعر بە هەموو جۆرەکانی وتومە، بە پەخشانە شێعر وتومە، بە چوارینە وتومە، بە شێعری کلاسیک وتومە، هەرچەند بەرهەمم کەمە بەڵام لە هەموو بوارەکانە وتومە و لە هەموو جۆرەکانی وتومە. باش زۆر باشە. پێت وایە بێت شاعیر بووی بەردەوام بنووسێ بێت هەمیشە عاشق بێ؟ وەڵا یەکێ لە مەرجەکانێتی. عاشقی کەیتۆ؟ من عاشقی نیشتیمانەکەم. کاتە زۆرترین بەرهەمت بۆ نیشتیمانە؟ زۆرترینی بەرهەمەکانم بۆ نیشتیمانە. حتا ئەگەر بۆ گەنجی وڵاتەکەم ئەگەر شعرێکیش بۆ خۆشەویستی بڵێم بۆ گەنجی وڵاتەکەم وتووە. جاری وا بۆ ماڵ ئاوایی و بۆ گیان لە دەستدانی یەکێکی وڵاتەکەم وت بێتم شعرم دانابێ وەکو شیوەن بڵین، هەر بۆ ئەندامی یەکێ لە وڵاتەکەم وتووە. لەبەرەوە هەموویە بەسمەوە بەوەی کەوکو مۆرکێکی نیشتیمانی و نەتەوەی پێ بە شعرەکانی من، تەنانەت ئەوەی هی خۆشەویستیە، ئەوەی هی شیوانە، ئەوەی هی جوانی سروشتە، هەموویە بەسمەوە بەوە. باشە کاتم بەرهەمەی کە لە ئێستا ئامادەت کردو پێشکەشمان یەکەی تایبەتە بکێ؟ تایبەتە بە ڕۆژئاوا پەرۆشیم بووە ئەو بەشەی کوردستان وای لێ کردوم ئەمە بە ناوی کچە شەڕوانێکەوە لە دووڕڵاتیەتەوە ئەبێ بە یەپەژە دوو هۆکار وای لێەکە یەکێکیان خاک ئەویکەیان دڵدارەکەی لەبەر ئەو دوو هۆیەتەوە ئەبێ بە شەڕوان. کاتە باگوێمان لێوێ. بەڵێ. من یەپەژەم لە دووڕوڵات بە ئاگایان هێنامەوە، دەنگی زەنگی پڕ لە ئەوینی دڵم و دەنگی زەنگی مەحەبەت و سۆزی وڵات بە ئاگایان هێنامەوە. شازادەکەم پێش ڕەوەکەم من بەڵێنم بە تۆدا بوو کە هی تۆ بم، تا خاوەنی زمانم و هەناسەم و هەست و گۆبم، من بە تەنیا هەر بۆ تۆ بم. ئێستا بیستومە شەڕوانی، شەڕوانی یەکینەکانی، پارێزەری خاک و گەل و نیشتیمانی. ئەی بیرت چوو کە هەردووکمان بڕوامان گەرم و بەتین بوو بە یەکسانی؟ منێک کە سەرتاپا غەرقم لە پەژارەی دووری وڵات، لە پەژارەی دووری تۆی پڕ عەشق و ئاوات، وا دێمەوە گرێسپی بە دوای داوا و پرسی وڵات و دڵمەوە، وا دێمەوە بم بە شەڕوانێکی چالاک. ئەوینی پاکی من گیانە شیرینەکەم دوانەیە لە پێشا بۆ نیشتیمانە، ئینجا بۆ تۆ و بۆ ئەم دڵە دێوانەیە. ڕەفتەیەکی سوور و سەوزی گوڵگوڵیشم ئامادەیە، منەی بەستم لەسەرم و لە گەردنم، تۆش پارچەیەکی ببەستە لەو مەچەکە بە هەڵمەتە بەهێز و پڵنگانەیە. با ئەو ڕەفتەیە یەکمان خا، هێمای خۆشەویستیمان بێ بۆ خاک و دڵ. تۆ یەپەگە من یەپەژە، جێی جوانمان با سەنگەر بێ، سەنگەری بەرگری وڵات، سەنگەرێکە ئەم بێشەیە ئەم لانەیە، پڕ لەورە و
سەنگەرێکی شێرانەیە بە ئاگایان هێنامەوە دەنگی کۆرسی بەسام و بە هەیبەتی شەهیدانی ڕێگەی خەبات وتیان کە ڕێگەکەمان ون نەکەی بە ئاگایان هێنامەوە دەنگی دەستینا و جیلان دەنگی فاتمە و ئارین میرکان دەنگی سەدان لە شەهیدانی شێرەژن و تەواری ڕێگەی تێکۆشان ئێستا منیش وەکو ئەوان گیانم ئەکەمە قوربانی وڵاتم و قوربانی خاکی کوردستان من پێدەم من یەپەژەم منم شەڕڤان بە کێ سەرسامی بە کام شاعیر هەم لە کۆنوەم لە ئێستادا بەڵێ من شاعرە کۆنەکان و شاعرە تازەکان یعنی ئیلهامم لێ وەرگرتوون سوودم لێ وەرگرتوون لە شاعرە کلاسیکەکان لە حەزرەتی نالی لە پیرەمێردی نەمر لە عەلی کەمال باپیراغا لە مامۆستای پایە بڵند هێمن مەهابادی بەمانە سەرسامم و شعریانم وەختی خۆی هەر لە لاویشە شعری زۆر شعر لە شعرەکانیانم لەبەر کردووە بەڵێ لەم هەروەها بە هەردوو خوالێ خۆش بوو باوک و کوڕ بێکەس هەردووکیان سەرسامم بە هەردووکیان بە تایبەتی بە خوالی خۆش بێ مامۆستا شێرکۆ بێکەس جارێکیان وشەی چریکەی ئازادی کە ئەو بەکاری ئێهێنا بوو بە ئیلهامی شعرێک بۆ کاک حەمەد جەزای حاجی عەلی بەک شعرێکم لە ئیلهامی ئەو چریکەی ئازادی ئەوە وەرگرت بەڵێ لە تازەکانیشە لەمانی کە لە ژیانان مامۆستا بێچار مامۆستا ساڵح گۆران کاک فەریدون عەبدوڵڵا مامۆستا بورهان بەرزنجی کاک ڕێبواری دەلاک لە گەنجەکانە بەڵێ ئەحمەد محەممەد ئێتر ناوی زۆری تریش داوای لێبردنە لە یەکەم کە نێتەوە یادم سوودم لە شعرەکانیان وەرگرتووە چی ئەخوانیتەوە زیاتر وەڵا جا لە شعر بابەتە ئەدەبیەکانی تر باتە لە زیاتر هەر خۆم بە شعرەوە مەشغوڵ کردووە ئیتر ڕۆژنامەکانیش لە خوێنمەوانێ ئیتر ئەوەنگام زۆر باشە دەستەکانت خۆش بێت گوێمان لا بەرهەمێکی تری ئەوە ببێ چاکانتان خۆش
خۆش ئەمەش گۆرانی میزیکی گۆرانی چاوەستێرە بە بەتۆڵێن چاوەستێرە نازام گۆرە ناوەکەی وایە ئەنا باخزەکەی هەنارانەوە ژێرەگە هەنارانەوە بزانم شوێ لای من لۆگۆکەی چاوەستێرەیە بەگەما لەبەر هەمێکی تری بەڵێ کاک جەلال بێت بەڵێ زۆر سپاس ئەم شعرەم بۆ لە دووەم ساڵیادی کۆچی ناوەدەی برای عزیزم کاکە جەمال کوردی باوکی کاکە ڕاستیاوتەوە هەرچەنە تۆزێ خۆش بیاخوا بمەمایی دڵتەنگی بۆ کاکە ڕاستی بەڵام شعرەکەم ئەوەنە خۆشەوێ لە ناخەوە بۆ موتووە چونکە خوالێ خۆش بوو براشم بوو هاوڕێشم بوو لەبەرەوە لە ناخەوەم شعرەم بۆ وتو ئەمەش لە دڵەوە گوێگرین سپاس چه هەستێکە کەوا جوڵاوە ئەمڕۆ چه سۆزێکە کەوا بزواوە ئەمڕۆ چه زامێکە هەمیشە پڕ لە سوێیە چه عەشقێکە کە بۆت سوتاوە ئەمڕۆ بەجەستا تۆ لەبەر دیدەم نەماوی لە ناخمدا حەزورت ماوە ئەمڕۆ 2 ساڵە من لە چاوەڕوانی تۆدا گوڵی هیوام سیسوژاکاوە ئەمڕۆ ئەپرسن لێم ڕەفیقانت پەرۆشن هەتا ئێستاش مەیلیان بۆت ماوە ئەمڕۆ لە بۆت لاشەم لە تاوانی وەڕۆحە داڵانگێژان لە من ڕوویداوە ئەمڕۆ لە ئاسمانی بەرینی ئالی کوردی کسوفێکە خۆرمانگیراوە ئەمڕۆ لە ساڵیادی کۆچتدا جەمال کوردی مەلی شادیم فڕی تۆراوە ئەمڕۆ ماندوو نەبیت وشەی داڵانگێژان لەوەندراوە کەتا من بەسە چی بوو بەڵێ داڵانگێژان ئەو قەل و داڵا بە ئاسمانی شوێنێکە ئاسوڕێنەوە کە کەلاکێک لاشەیەکی لێ هێشتا نووزەیەکی تیاماوە ئەیانەوێ لە جوڵە بکەوێ دابەزن بیخۆن اینجا منیش خۆم شوبهانۆ بەوە لە بۆت لاشەم لە تاوانی وەڕۆحە داڵانگێژان لە من ڕوویداوە ئەمڕۆ لەبەر ئەوە سپاس خۆش بیت جیاواز لە ئەو بابەتانێکی خوێنیتەوە و لە سەرسامیت بۆ شاعیرە کوردیەکان بە لە شاعیرە جیهانیەکانی تراوەتە زمانەکانی تر بە کێ سەرسامی لە زمانی عەرەبیە بە نەزەر قەبانیەوە من نەزەر قەبانی زۆر باشە نابیل کە و بڵاوکراوی تایبەتی شعریت هەیە نەخێر ئەم بەرهەمانەی هەمە بە حکمیەوەی کە درەنگتر دەسم پێکردەوانێ کەمە خۆی لە 50-60 بەرهەمێکی شعریان وێنێ لە نابیلکە دەرچووە ئەگەر تەمەەن ڕێگا بە و مەرگ ڕێگا بە نیازمەیە بیکەم بە کتێبێکی قەبارە مام ناوەند ئەگەر تەمەەن ڕێگا بە تەمەەن درێژ زۆر پڕبەرهەمە بن ئەچمۆ لای برازاکانت کاکەڕەوەند کۆنسێرتی تایبەتی موزیکت کردووە جا پێکەوە لەگەڵ کاگەڕاستیا بەیان هەر خۆتان بەتەنها بن من ئەندامی گروپی موزیکی مەحویم ینی کۆنسەرتی تایبەت نازام تەنها موزیک بەڵێ کردومانە ڕاستەکەی نزیکی ساڵێک لەگەڵ گروپی موزیکی مەحویە خەریکی ئامادەکردنی کۆنسەرتێک بووین هیچێک لە ئامادەکانی من بوو بەڵام ینی هۆکاری ئەوەی کە جۆگرێکی زۆری بە تەنیاها موزیک نی ینی نەمانەتوانی زروفێکی وا شاتە پێشەوە نەمانەتوانی کە کۆنسەرتێک لە شوێنێکی گەورەیە بکەین بردمانە زانکۆی سلێمانی لەوێ جۆگرەکانمان هەمووی موزیسیان بوون ینی خۆی تایبەت موزیسیان بوون و حەزیانە کرد جۆ بگرن لەوێ کۆنسەرتێکمان کرد بەڵام کۆنسەرتەکانی تر کردومانە هەمیشە ینی گۆرانی بێژی تیا بوو باشە کەواتە هەر لە بەرەمەیە کە کۆنسەرتی موزیکی حتمما خامیان تەنها کەمە بە دڵنیاییەوە هێشتا ینی گوێگریی وای موزیک بە تایبەتی دروست نەبووە هەر خۆتانەوە بە ئاشکرایە بینن کە
گۆرانی بێژێک زۆر ئاسانتر دەتوانێت بناسرێت لە موزیسیانێک و هەمیشە لە پشتی گۆرانی بێژە موزیسیانیشە ینی ئامادەی هەیە بەڵام زروفی وڵاتەکەەوە ینی کللتورەکە بۆ شێوەیە هێناوەتی بە هیوای باشتر بوون ئەتوانیت بەتەنها پارچە موزیکێکمان پێشکەشکەی ڕاستەکەی هیچ شتێکیوام ئامادە نییە بەڵام حتمان شتێکە بێتە بوون. باش. دەستەکان خۆش بێت. کاگڕاستی تا چەند هاوکاریەکەیت تا چەند یارمەتی دەریت و چۆن پێکەوە خوێندنتان تەواو کردو لە ڕووی ئەکادمیەوە تۆ پێشتر ئەو بووی پێش ئەو تەواوت کردوی ئەو پێش تۆ هەڵبەتە هەمیشە ئێمە وەکو هەر کاگڕاوندیش باسی کرد بەیەکەوەین و جگە لە خزمایەتێکەمان هاوڕێیشی موزیکی زۆر نزیکی یەکترین دەربارەی خوێندنەکە ئەم پەیمانگەی هونەرە جوانەکانی تەواو کردواتریش ئەکادمی هونەری خوێن لە کۆلێژی هونەر من دوای ئەم چوومەتەوانێ پەیمانگەی هونەرە جوانەکانم تەواو نەکرد من بەس ئێستا لە قۆناغی دووم لە کۆلێژی هونەرە جوانەکان باڵی ئەم زیاتر خەریک بوو وەکو لایەن ئەکادمیەکە و بەردەوامی شاوکاری یەکترین زۆر میلۆدیمان دروست کردووە ئەمانوێ لە دووتێ سیدیەکە کۆی کەینەوە گەر دەرفەت بێ لە داهاتووە میلۆدەکان دانراوی خۆمانی تایە و هەروەها دانراوی تەنها خۆتان ژنیارن لەو بیرۆکێکە هەیە؟ بەڵێ خۆی ئەمانەیە کە زیاتر ئەو دوو ئامێرە بێ سازعود بێت کە زۆر لێکۆ نزیکن و فیزای دەنگەکەشیان زۆر نزیکە لە یەکتریەوە زۆر جوانیشە بەڵام بەرهەمێکمان تۆمار کرد لە ساڵی وازانم پێم وابێ نزیکی 2010 بوو لەگەڵ ئالانە بڵین لەگەڵ ڤایۆلینێکە ئەمانویست کە سێ ئامێر بێ بۆ شێوەیە ئەمانەی بەرداوامی بەوە بین کە ڤایۆلینی هەرتیا بێت یاخود هەر بە دوانی بێ دوو ئامیری بێ بەو شێوەیە بەس زیاتر با بڵین بناغەیەکە هەر ئەم دوانەمان هەر بەیەکەوە ئەمێنی ناوان با بڵین لەو سیدییان لەو کۆنسرتەیە ئەگەر بمانەیە بیکەین لە داهاتووە چوەچەند میلۆدیەکمان هەیە بەڕاستی پێم خۆشە کە خەڵک گوێی لێکە لە نزیکەوە وەکوی کە یەکەم بەرهەم ژەنیمان بێکەوە بەو شێوەیە و لەو بابەتە ئاوێ با بڵین لەو ستایڵی کارکردمان کاگڕەوەند پێت وایە کە هونەرمەندی گۆرانی بێژ بە نمونە چەندێک گوێگری هەبێت لە ڕێگەی بۆ نمونە پێیجی تایبەتی خۆیەوە بێت لە ڕێ رادیۆ بێت لە ڕووی ئەو ئامێرە تایبەتیانەوە بێت کە گوێی لێکرێت دوو ئەوەندە و زیاتریش بینەرەکانی زیاکەن بەهۆی کلیپەوە ئێوەش هەر بە هەمان شێوەن سەبەبێکی ئەوەیە خۆ موزیسیانی دەتوانێت بەرهەمی هەبێ ینی کلیپێکی تەواوی هەبێ لەگەڵ موزیکەکە بەڵام هۆکاری سەرەکی ئەوە نییە کۆمەڵی هۆکار هەیە بۆ شتە ینی تەنها مەسەڵەن پەیوەندی بە دواکەوتنی کللتوریەوە نییە ئەو شتە
پەیوەندی ئەی بۆ بۆ ئێوە هەیە هەنگاوێک نانێن بۆ نمونە ئەگەر ئەو کەسانی کە تەمەندارن یاخود تەمەنیان هەیە حەزیان لەبێ گویان نەکرابێتەوە بە میوزیک باجی لە تازەکە گوێگریکی باشی میوزیک بێ با ئێوە یەکەم هەنگاوە بنێن. ڕاستەکەی ئێستا ئەبێ هەمووی بەیەکەوە ئەو شتە هاوبەش بێ ینی مەسەڵەن ڕاگەاندنەکانیش ڕۆڵەشی زۆر گەوریان هەبێ ینی یەکێک لە مۆزوعەکان ڕاگەاندنەکانە ینی زۆر ئەساسەکان دواتر پەیمانگاکان بەس زیاتر ئەوەی کە خەڵک سێریەکە و تەرفیهی و لە ماڵەوە ئەتوانێت بە ئاسانی بێتە ناو ماڵەکەیەوە تیڤەکانە تیڤەکان ڕۆڵەشی زۆر زۆر گەوری هەیە بەڕاست پێویستە لێوە دەست دارین کلیپی باش بکەن بەرهەمی باش بکەن ینی لەوە خۆش بن کە بینەر تۆزە کەمتر بێ بۆ ماوەیەک ینی ئەو ئیشاتوان نێوە بیکەن باوەڕ ناکەم بە کاری جوان بینەرکەم بێتەوە وایە لە سەرەتا زەحمەتە بەس موزیک شتێکە هەر مرۆڤ خۆی لە ینی چۆنەڵی دەنگ چونکە تێکستی لەگەڵایە زیاتر ڕادەکێشێ بێکمان کارەکان شیرینترە بێ هەم بە دەنگ بە میوزیک بەڵام کۆڵ مەدەن گوێمان لە بەرهەمێکی ڕاستیش بێ بەتەنها چاوەکانت خۆش بێ سەنەمیش هەمادەم نەکرد زیاتر هەر دوو مادەمان دوو بەرهەمان ئامادەکە بەیەکەوەن. هەر ئیمپرۆڤایزیشنیش بوو ینی دانەنراو بوو ئێستا لێم دەستەکانت خۆش بێت ماندوو نەبی ئەسمە لای میوانەکان ئەیانوێت بەشداری بکەن ئێوارە باش بەخێر بێ فەرموو دەستخۆشی بەرنامەکە و دەیەکەم بەخێراتی میوانەکان دەگەم داواکارم لە مامۆستا ڕاستیەکە بکرێت کۆپلێ لە موزیکی حیجازمان پێشکەشکە
ئەگەر کات مایەوە بە چاوان بە چاوان بەڵام هەرێک سەر وەڵامی بەمەوە لەگەڵ هۆنراوەکەی کە بۆ باوکم ڕەحمەتی وت مامی بەڕێزم هەر حیجازم لەگەڵ گوێت لێ بوو حەزەکەم بە تایبەتی خۆی لێیە بەتحبەت لێمە هەر حیجازم لێ سپاس زۆر سپاس بۆ تۆش کەی ترێ بەشداری بکە باشە دەستان خۆش بێت بەگیمان لە بەرهەمێکی ترت بێ زانین کاتەمێنێتەوە ئەم بەرهەمەم بۆ باکووری کوردستانە بۆ ئەو قڕکردن و کۆمەڵکوژەیە کە لەوێ بە بەرچاوی نەتەوە یەکگرتوەکان و زلهێزەکانەوە ئەکرێ و خۆیان لێکڕ کردووە ئەمەم بۆ ئەوانە بەس بەستومەتەوە بە ساڵانی چلەکان و هەفتاکانی سەدەی پێشوو کە وڵاتان هەموو کڕتێ ئێمەیان هەڵخەڵەتان و مەڕاستەقینە نهاتوونەتە پێش لەمەڕ پرسی نەتەوەکەم هەموو جارێ مێژوو شاهێ وڵاتانی کاریگەر و زلهێزەکان لە ئاست مافی زەوتکراوی گەلی کووردا بێدەنگیان نوان بێ هەڵوێستیان لێ ئەبارێ ڕایان نادیار قڕ و قەپن گوێیان کەڕ و چاویان ناکەنەوە جارێ تا ناوقەدی ڕێگا دێن و لە پاشا دێنەوە خوارێ لەبەر بەرژەوەندی خۆیان هەموو جارێ دێنە دواوە تۆسقاڵێکیش ویژدانیان تیا نەڕواوە دێنە دواوە هەچی بەزەی و ئینسافە باری کردووە هیچیان لەلایەن نەماوە لە کۆماری مەهابادا لە 46 بەلشەفێ بە ناو سوورەکان هاتن تاکو ناوقەدی ڕێ گوایە دەستی قازی بگرن سەرنجام درۆیان کرد هاتنەوە دواوە هەمیسان لە ناوقەدی ڕێ لە شۆڕشەکەی ئەیلولدا لە 75 ئەم جارەیان کارەکتەرە درۆزنەکان ئەمریکی بوون بەرژەوەندی چەپەڵیان کردەوە پێوەر بڕیاریاندا بێنە دواوە بۆ بەعسێ فاشستەکانی زۆڵە کوڕیان ئەم کارەشیان لێوە شاوە مەمەنداغای فانی فەرمووی ئەوەی بکات تۆزێ بەقا بە دوژمنان بە دەستی خۆی پەتی خنکان ئەداتە دەستیان ئەم جارەیان وا دەوڵەتان لە ئاست باکووری ئازیزدا وەک عادەتی مێژینەیان خنەخن ئەکەن و خاون تەنانەت ڕێکخراوەکان بێ هەڵوێست و دەمقوچاون لە ئاست ئەم جینۆسایدەدا ئەم ئابڵوقەی سەربازی و ئابووریەدا ئالەم ئابڵوقا میدیاییەدا ئالەم جیهانگیریەدا ئەبینن کەچی کوێرن ئەبیستن کەچی کەڕن گشتیان نابینا و بەدفەڕن ئەم جارەیان بیردۆزەکە هی میلەتە بۆ میلەتە ڕۆڵەکانمان کچان کوڕان دامەزراون لە ناو یەکینەی پاراستنی سڤیلدا دژی عوسمانی مۆدێرنەکان گۆش کراون بەڕوویانە هەروەکو شاخ چەقیون و ڕاوەستاون چەکدارن بە بیر و بڕوای بەرز و ڕەوا ڕێک خراون لەم بە جیهانی بوونەشدا میلەتانی خاوەن ویژدان دەبنە کارتێکی گوشار دەبنە کارتێکی فشار بۆ سەر حکوومەتەکانیان گەڕانەوەیان بۆ نەبێ تا ببنە پاڵپشتی مافی ڕەوای گەلەکەمان لە باکووری کوردستان سپاس دەستەکانت خۆش بێت زۆر سپاس ئەو شعراوێ بەشی دومی شیە بێت بەس لایندێ ئینشەڵڵا دەستەکانت خۆش خۆش بێت بیت. دواوەتە چییە؟ دواتەم خۆشەویستیم بۆ کەناڵە بەڕێزەکەتان بۆ NRT بەڕێز بۆ تۆی بەڕێز زۆر سپاس بۆ ئەوانەی پشتی کامێرا سەربازە بوون بۆکان بۆ ئەم دوو بەڕێزە هونەرمەندە برازە عزیزەکان بەڵێ بۆ ئەو کوڕکسە جوانانە بۆ میوانە ئازیزەکان کە قوبوڵیان فەرموو
ئێمە ببینە میوانی ماڵەکانیان. زۆر زۆر سپاس سپاس. دووبارە بەخێر بیت بە سپاس. دوا شێری تۆ کۆتایی بە پرۆگرامەکانین بەڵێ. کاکەڕەوان دووبارە بەخێر بی ماندوومان سپاس. کردی کاکڕاستی زۆر سپاس. بە هیوای بەرهەمی شیرین و بەرهەمی زۆر و باش دووبارە بەخێر بن هاوڕانی عزیز ئەمێوارێتان پێشکەش کرا تا سوێنە ڕاستە خۆ پێتانە گەمەوە لەش ساغ و تەندروست بن خواتان لەگەڵ سپاس. زوو پێم زانی ئەمە بۆ خۆشەویستی بەڵام بەبێ مەبەست وەکو وتمان. زوو پێم زانی تێگەیم لە هەستی تۆ زوو پێکامی تیری چاوی مەستی تۆ مامۆستا منیش خوێندکاری وریات زوو تێ ئەگەم گیانەکەم مەبەستی تۆ ئەتۆ وەستا منی شاگردی کارات زوو فێرە بم جوانێ لەسەر دەستی تۆ تەمەڵیتی کۆشکی جوانی ئەوینمان قایم ئەکەین بۆچی ئیتر پەستی تۆ زوبانی حاڵی دڵداری زوو فێر بووم لە چاوی پڕناز و نیگای خەستی تۆ لە بۆ جوانت گوڵم ئارام بڕاوم ئەبمە فیدای ئەوینی بە هەستی تۆ هەموو خەڵکی بەجارێ لەو من بکەن بەڵێ نەدەم من بەرنادەم دەستی تۆ کە من دڵم لە ئەسڵا دیلی تۆ بێ ئەکەم گیان و سەریشم ڕادەستی تۆ